خوشکە کوڕەکەیە دەمزانی ئێشک دەگرێ ئەی هاوار ئەی هاوار خوشکە باشی ئەرێ وەکو باوکە پیا و کوژەکەیەتی با پێت بڵێم براکەم شتێکی لێبێ دەتکوژم تێدەگەی دەتکوژم وەرە با بڕۆین وەرە وەرە تۆش بڕۆ بڕۆ دەی دە بڕۆ 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 بۆ پێشت پێگرتم لەبەر خۆتە لەبەر ئەوەی دەستت نەچێ بە خوێنێکدا ئیتر من هیچم بۆ دۆڕاندن نییە کاتێک باوکم لە بەندی خانە خەریکە تاڵ بە تاڵی خژەکانی سپی دەبێت کەوایە ئاکات لە باوکی منیە کە لە ژێر تەپکی گەڵدایە ئەم دوو پارچە گەوهرە ئەوەندەی دێنە من بێ باوکۆ تۆیش بێ باوک بی باوکی من بە دوای وەرگرتنەوەی ئەمانەتی خەڵک هاتبوو لە نێوەڕاستی زەماوەندی کچەکەیەوە لە ناو هەڵپەڕکێ و خۆشیەوە کەس لەسەر شایی کچەکەی هەڵ ناسێبجێوە پیاو کوشتن بۆ پیاو کوشتن نەهاتبوو خۆ بەڵام باوکی من مردووە بە ئەنقاس نەبوو خۆ کاتێک من ئیتر باوکم نییە ئیتر گرنگ نییە بە ئەنقەست بووە یانە گرینگە جیاوازی هەیە باوکی من سەلمان ئەمیر عەلی مامۆستای فەرهەنگ و زمان دەست بەخێر پیا و چاک بە ئابڕوو پیا و کوژە باوکی من کامیەک لەوانێ واوەتت نەبووە کە ئێستا شیاوی ئەوەیە کە لە ژێر گەڵ بێ بەداخەوەم دەرمانی دەردی من داخی تۆ نییە چی بکەم هەتا ببێتە دەرمانی دەردت
ستێک کارێک شتێکت هەیە کە بتوانێت باوکی من زیندوو بکاتەوە دەنگی لە ناو ماڵەکەماندا بزرنگێتەوە ئەتۆ چی؟ ناسیاوێک واسی تەیەکت نییە کە خوشکە تازە بوو کەکەم دیسان باوکیە بێ؟ لای پارێزەرەکەم بووم وتی کوشتنەکە نائەنغاستە کەوایە بە خۆشکە تازە بوو کەکەت بڵێ باوکی هەیە بەڵام 10 ساڵێکی دیکە دەگەڕێتەوە دە نەکرایتر مامۆستا سەلمان لەکوێ و بەندیخانە و کۆت و بەن لەکوێ بڵێ مردن بڵێ مەینەتی بڵێ مردن باشترە بۆی هەتا 10 ساڵ شەوان لای پیا و کوژەکان ڕۆژ کاتەوە و ڕۆژ لەگەڵ قاچاقچەکان بکاتە شەو بەڵام بەندی خانش مامۆستایەوێ نایەوێ تانەم لێ دەدەی هاڵەخان منە و ڕۆژە بە کارتی شایی و هاتبووم بەر دوکانەکەتان بەسەر بەرزیەوە هاتم بڵێم ببەژنم ئێستاش بە لارە ملیەوە دەڵێم باوکم دەمرێ لەو 10 ساڵی وا پارێزەرەکەت دەڵێ کەوای بە خۆشکە تازە بوو کەکەت بڵێ خەجاڵەتم نەناسیاوم هەیە نەواستیتە کە باوکی بێنمە دەرێ لە بەندیخانە ئەمە دوایین قسەت نییە هەیە گرێو دەکەی؟ گرێوکردن نازانم ئەمە دوا قسەت نییە چاوەکانت شتێکی دیکە دەڵێن چاوەکانی ناماخۆڵی دەکەن کە شتێکی دیکە بڵێن چاوەیدی حاجی خانم کارێکی پێ ناکرێ ددان خۆ نییە بیکێشی و فڕیدەی بۆتی قسەی چاودەڵە دیکە نییە ڕاستی کرد؟ حاڵم باش نێتایە ئەچم بخەوە ڕاستەکە؟ ئەڤین چاوەکانتی کوێر کردووە؟ ئەمە خۆڵی قەبری باوکت نییە کە هێشتا لەسەر جلەکانتە؟ ئەرێ چاوەکانت دەڵێن نەماوەی بۆی دایە ئەم چاوانە چاوی منن چاوێک وا ڕۆژێک لە ڕۆژان پڕ بوو لە ئەشق و ئەڤین بەڵام من چاوەکانم دەرهێنا لەبەر ئەوەی منی بەبێ براهەتیوەکەمەوە دەویست برایەک وا تۆ ئەمشەو بە تەلەفۆنێک لە بەندیخانە تاویشت براکەی تۆ باوکی منی کردە ژێرگەڵ باوکی تۆ مردی من نەبوو پیاوی من نەبوو بوو کەوایە ڕێک کەوتین ئێستا ئەم کوڕە شتێوانیە هەستی ئەو بۆ تۆ ئەو شتێوانیە خەیاڵانەی وا لەگەڵ ئەو کوڕە بۆ خۆتت ساش کردووە شتێوانیە بایی ئەوەندە هەیە کە هەوڵ بدەی بکوشی باوکت لە بەندیخانە بێنیتە دەرێ شتێوانیە کەوایە دەتوانی هەر سبەینێ لە دادگە کاتێک دیتت لەبەر چاوی من چاو لە چاوی بکەی و بڵێ شتیوان نییە؟ بەڕاست کەوایە شتێکی وا هەیە
سڵاو دەها کابرایان گرت ئەنگوستیلەکان لە لامە نایمە ماڵێ دادگا لای پارکینگە لە ناو زۆنی ترافیک سەر لە بەیانی زوو هەڵدەستم دەچمە لای سەلیم ئەنگوستیلەکانی دەدەمەوە هەم فریای دادگای باوکیشم دەکەوم ئەتۆش بە تاکسیەک وەڕێکەوە وەرە ماشێنی سەلیم گەرم و خۆشە بۆی دەنووم حەبەکانم حەبەکانیشم پێیە نیگەران مەبە ئەوە تۆ لەر چیەکەی تۆ؟ لێرە دەڵی چیەکەی چەکەکە کوڵا چی بکەیت تۆ؟ وەرە بۆ ئەگە پارە نییە ئاواکە دوای ژێ بەردەگەم پێگری کاکە دقەیەک 2 دقەی زنم دێ پێنە دەستم باشکەم بامش سەلمان خەممە خۆ چاک دەبێ کێشەکە چارەسەر دەکەم خەممە خۆ ئینشەڵا کە چارەسەرە بێ چارەسەری یەکەم شێوەیە خۆ دروست نابێت نا ڕزایەتی پێ مەدە دوڕای منی جوازی نا هەر بێ وڵاواتێن بۆ جێوەکە بەڵێ سپاس من کلیلەکەم نرد بۆ دراوسایەکە پاڵمانەوە جەنابەت بچوو دوکانەکە وەربگرە ئەگەر کەلوپەلەکەیت ویست دەیکڕی و دەنەبمێنێتەوە هەتا ڕۆژێک وا دەچین کرێ بەستەکە هەڵوەشێنینەوە و من ئەوێ چۆڵەکەم ناتوانم من 2 لەق بەیەکەوە هەڵسوڕێنم هەر لەقێکی بۆ من و دایکم بەسە سپاس خێراکەندەی تکاکەم خوات لەکە چییە کاکە چییە؟ سەلام
نەدەبوو بچی شەیبان لە پشت تەلەفۆنیشا پێم وتی ئەنجام دەبووە بچین بە دوێ ڕزەت ڕزایەتەوە. بە خوشک و دایکم جویان لێ دەبێت لە سبەینەوە دەچن دەپاڕێنەوە بۆ ڕزای وەرگرتن. گوێیان لەبێ یان نەبێ دەبێ بچین بە دوێ ڕزایەتەوە. جا بۆ من مردوم؟ حاڵە هیچی نەکوت؟ نا خەریک بوو بە تەلەفۆن قسەیە کرد. دەیویست لەقی دوکانەکان باتە دواوە کلیل بەلای جیرانەوە و لەم جۆرە قسانە. سڵاو سەلیم. سەڵاو هەنگوستیلەکانت دی؟ نەشم دەدیت خۆم پارەکەیانم دەداوە. پارەکەیت دەدایەوە؟ 6 مانگە خەریکم بە قەرز گەوهر وەردەگرن. خەبەرم نەبوو. هەستم بڕۆی نانێک بخۆین و ئەخمان کۆکەینەوە بزانین دەبێت چی بکەین. سبحینەکە دوا بڕیار بن ئیتر هیچ ناتوانین لە هەموو ژیانتدا هەر تێت خڕاند. بڕۆی ناهی. دوا بڕیاری دادگە بەرە چاوکردنی بەڵگە و کۆڕاپۆرتەکانی بەرپرسی دۆسیەکە و بەرپرسیاری تایبەتی کوشتن و بە ئانخەستنەبوونی کوشتن لەلایەن بەڕێز سەلمان ئەمیر عەلی کوڕی مازیار بە ژمارە ناسنامەی 595 دەرچوو لە ناوچەی میران و کوژرا وەلی سەفا کوڕی هوشنگ بە کوشتنی نائانخەس حکم دەدرێ. بە سەرنجدانی ئەوەی کە بنەماڵەی خوا لێ خۆش بوو خاوەن خوێنەکان ڕزایەتیان نەداوە ئەم کارە بە واتای دانی خوێنبایی و 10 ساڵ زیندانە. کۆتایی دادگە. ئاهی بۆ نەهات. من بە تۆ چیم وت؟ چیم لە تۆ ویست؟ مەگەر نەوت کلی لە دوکانەکە بەس بدەی بە خاوەنەکەی؟ نا تۆ وەڵامی من بدەوە وتم یان نا وەڵامی من بدەوە تۆ. ئەی بۆچی داوتە بە کەسێکی دیکە؟ بۆچی؟ سلام هلا خاتون. بە یەکجار چردانن لەم کڵێڵانە ساز بکۆ بیکە بە باڵە خێرا. بەخواو کابرای خۆی وتی بڕۆم شاگردەکەم بێ. ئێرە نابێ داخرێ. اینجا جنابە چ کارەی لێرە؟ کوڕی بە کوژی باوکت. تۆزێکش باس لە چاکەکانت بکە. چاکەکانم وەڵا شیرینیەکان کە ڕووی هێنابوو کە شەرفەکانم سڕی و شتم. وجاقەکەشم خاوێن کردەوە تا شەکرەکانیشم جێبەجێ کرد ئاوچوو بووە ژێر هەندێکیان. گەڕام بە دوای لیستەی پێداویستەکانی دوکاندا تەلەفۆن بکەم بیهێن و فاکتۆرەکەشی بنێرمە خزمەتت نەبوو. اینجا کی لە تۆی ویست ئەم کارانە بکەی؟ ڕاستیەکەی دایکم. دایکی تۆ بە دایکم من هەموو تەنانەت شتێک سەبارەت بە بچووکتر لە خۆشی بەڕێزەوە قسە دەکات کەوایە جوانیە پێی بڵێ تۆ. دایکم خەویدی بانگی کردم وتی بڕۆ مەهێڵە ناندێنەکان داخرێ تەنها ئەویش لەو دۆخەدا ڕازینی قسەی تۆ بێتە گۆڕێ قسەی خواست بێنی و ئەم شتانە لەبیرم نایەوە هابرگارێکم نەدراوە بەڕاستی نەدراوە ئەی ئەو نیگانە ئەو پلاستیکە پلاستیک بوو بە هۆ ڕزایەتی من بخواست بڕیار بوو بگەینە ئەو ڕۆژە بەڵام گەشت نەخۆنی باوکی من. تۆ کاکە گیان نەهاتووی بۆ ئێرە هەتا قسە لە من و خۆت بکەی قسە لەسەر باوکتە. دەی قسەی ئەو بێگوناحە؟ نا کڵاوچیەتیە عاشقی بکە دڵبەری بکە هەتا باوکت ئازاد بێ. ئەگەر هەموو ئەم کارانەش بکەم هەتا باوکم ئازاد ببێ گوناحە؟ فەرموو بڕۆ دەرێ فەرموو بڕۆ دەرێ فەرموو بڕۆ دەرێ فەرموو بۆ دەرێ هەموو شتێک چاک دەبێ؟ ئەرێ هەموو شتێک چاک دەبێ. بێدەسەڵاتی من کە ئەو شەوە واهێشتم ئەو ڕێگرانە ماشنەکەی من لە کار بخان بێمە نێو ماشنەکەی تۆ بنبوونی ئەو دووەن گوستی لێەوە مردنی باوکت و جیرانی باوکی من و بێ باوکەوتنەوەی دوو بنەماڵە چاک دەبێ هەموو ئەمانە چاک دەبێ. کاکە گیان دەڵێم کە ئێرە نابێ داخرێ ئەمنیش بە نۆری خۆم بەشم هەیە لە ڕاشپۆشکردنی تۆ دایکرد ئێستاش بەش بە حاڵی خۆم نام هەوێ نان دێنی ژن و منداڵی ئەو مەڕحومەدا بخرێ. وەک چکەیە کە زمانی دوو بستە توانای هەڵسوڕاندنی ناندنی خۆی و بنەماڵەکەی بە قەدی فیلێکە. ئەی بۆ ئەو لە قەیدی کەت باز ئەم لە قەشدا دەخەی فیلە
لیستەی پێداویستیەکانی دوکانم بۆ بنووسە بڕۆم جۆری کرد. کڵێر کلیل؟ فەرموو. ئێرە وەکو جەنگەڵ وایەتر دەنا مرۆڤ بەیەکەوە قسە دەکا. تۆ خۆ قسە ناکەی خەریکی هاوارەکەی. ئەوە نییە تۆ دەچریکێنی؟ شەوی یەکەم تۆ چریکاندت ماشینەکەت دەکەم بە گۆڵ خۆت دەکەم بە بووک دووە ئاخریش باوکمت کەفەن کرد. کفن لە بەرنامە هیچ گامان نەبوو نە من نە باوکم نە تۆ. سبەینەی ئەوێ شەوێ هاتم بۆ ئێرە بەداوە بەدڵ هاتم کارتی زەماوەندی خوشکم لەناو گیرفانمدا بوو هاتم لێتان بجێرمەوە هەتا بگەین بە قسەی خوازبێنی و ئەو شتانە. ئەمن ئەو ڕۆژە بەیانی هاتم بەداو و دڵ هاتم تەنانەت ئەو جێگەی وا گەورەکانی تێکردبوو ئەویشم لەگەڵ خۆم هێنابوو. لەگەڵ خۆم وتم ئەگەر پرسیان بۆچی جانتاکە دەگوازی ئەو بڵم کام بە کالۆریۆست دیوە کە کاری خۆی ئەنجام بدات. ئەگەر کاری تایبەت بە کالۆریسێکەشم بواە دیسان خۆم حەزم لە کاسپی بوو. کاسپی فڕکە فڕک بە ماشین بوو بە هەزار و بەیانیان زوو کە بە بۆ ڕێحان و ڕاستێکێت بێ من جانتا دەگوازمەوە هەتا ماشینێک لە ژێر پێم دابێت تا لێ بخڕم و موزیک و لە خەرج و بەشدا دەستی باوکم بگرم و هاتبووم هەموو ئەمانەت پێ بڵێم. بە وتەی خات و ئاژودانی نە بە بار بوو نە بەدار هاتبووم بڵێم کە بێخەبەر لەوەی هەر ئەو شەوە باوکم دەبێتە بکوژی باوکت. لە دنیادا هیچ شتێک نابێ بە باوک. هیچ شتێک نابێ بە باوک. سلام هەڵۆ خانم. داخراوە.
دۆسیەی خاڵت تەواو بووە دەچێ بۆ دادگا ئەمڕۆ دانیشتم لەگەڵ خۆم لێکمدایەوە و کەم و زیادم کرد و یەک و دووم کرد هەموومان خەتابارین لە مەرگی بابتدا من و تۆ بەهادۆر ئەو بنەماڵەیەی ئەمیرالی و بە حەوت پشت بێگانە ئەوەی واکەمت کردووە کێدایە غەیاس تۆ دایمە دەتگوت لە پۆلی یەکەمدا لە بیرکاری دەرنەچوویت تۆش هەر بە ڕوومدا بدەرەوە آخر هەڵەکە دەڕەخسێکە بەڕووتدا دەدەمەوە هێشتا لە کەمکردنەوەدا کێشت هەیە نا غەیاسم لێ دەرکرد بەڵام ئاهید ڕێچاو نەکرد سلام کاکە سڵاو